خۆشەویستان بەسی دەوڵەمەندبوون دەکەین ئێمە دەپرسین دەوڵەمەندبوون چی شتێکە واتە چی شتێک دەچێتە قاڵبی دەوڵەمەندبوونەوە ئەو بیرۆکەی کە لای هەندێک لە لای ئێمە باوە ئەویش دەوڵەمەندبوون تەنها لە بواری مادیدا بوونی هەیە ئێمە ئەمڕۆ پرسیاری ئەوە دەکەین کە بەڕاستی تەنها مادە تاکێک دەوڵەمەند دەکات یاخود دەکرێت تاک لە هەندێک بابەتی دیکەدا دەوڵەمەند بێ بێگومان باسیەم بابەتە لەگەڵ مامۆستا دیار شێخ محەممەد مامۆستای زانکۆ دەکەم کە ڕاستەخۆ میوانی ئەوەیە مامۆستا بەخێر بێ زۆر سپاس بۆی لەگەڵمانی مامۆستا بە یەکەم جا بزانین بە شێوەیەکی گشتی دەوڵەمەندبوون چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد المبعوث رحمة للعالمين وعلى إخوانه من النبيين وآله وأصحابه أجمعين وعنا ببركاتهم إلى يوم الدين. دەوڵەمەندی طبعا چەنەها جۆرمان هەیە بەڵام ئەوەی واضحە لای خەڵک دەوڵەمەندی پارە و گیرفان و سەروەت و سامانە. شریعەتی ئیسلامی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەتایبەت هاتووە بۆ ئەوەی معنای دەوڵەمەندی بگۆڕێت لە پارەکۆکردنەوە بەرەو دەوڵەمەندیەکانی دیکە. طبعا پارەکۆکردنەوە و کەسابەت و چوون بە دوای معیشەت و ڕۆژانە و بژێوی ئینسانە ئەمە مباحە و ئەمە شتێکی باشە و شریعەتی ئیسلامیش هاتووە بۆ ئەوەی یەکێ لە مەبەستەکانی هاتنی شریعەتی ئیسلامی بۆ پاراستنی پارەی خەڵکە بۆ پاراستنی پارەکانە. بەڵام وەکو وتم نابێت دەوڵەمەندی تەنها یعنی حەسری کەین لەم بابەتەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان بە ئەبوذەر غیفاری وت ئەبوذەر تۆ وا ئەبینی زۆری پارە دەوڵەمەندیە؟ وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا. فەرمووی وا ئەبینی کە پارەت پێ نەبوو فەقیریە؟ فەرمووی بەڵێ ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەوڵەمەندی حەقیقی دەوڵەمەندی دڵە و فەقیری حەقیقی فەقیری دڵە. کەواتە جۆرێک لە دەوڵەمەندی دڵ و نەفسە. ئینسان نەفسی تێر بێت و دڵی فراوان بێت و چاوی تێر بێت و لە حەقیقەت و ماهیەتی ئینسان لە حەقیقەت و ماهیەتی دنیا و پارە بگات کە پارە غایە نییە وەسیلەیەکە. جا من ئەگەر پارەی دنیام هەبێ و دڵم خۆش نەبێ پارەی دنیام هەبێ و چاوچنۆ بم پارەی دنیام هەبێ و نەفسم داگیری کردبم و کۆنتڕۆڵی کردبم جا عەمری ئەو پارەیە نەمێنێ. وەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەیانی کردووە بۆ ئومەت کە هەندێک خەڵک هەیە ئەبنە بەندەی پارە لە پێناوی دەوڵەمەندیە. فەرموویەتی تەعیسە عەبد الدیناری و تەعیسە عەبد الدیرهم. یعنی عەمری بەندەی پارە و بەندەی دینار نەمێنێ. ئینسان چۆنە بێ بە بەندەی پارە؟ بەوەی کە هەدەفی ژیانی دەوڵەمەندی بێت یاخود دەوڵەمەندی بکات بە غایە. لە ئەساسا دەوڵەمەندی وەسیلەیە. زان کە دەوڵەمەند بوو ئەسڵ وایە کە پارەی هەبوو ئەسڵ وایە یەکەم مافی خوا بات کە خۆی پەروەردگار مافێکی خسۆت سەر ئەو پارەیە حەقیقی خسۆت سەر ئەو پارەیە کە پێوترێ زەکات و سەدەقە. ئێستا کە دەوڵەمەند بوو ئەبێ ئاگاداری دایرمەدایر و دەوروبەری بێت چونکە دەوڵەمەندی مەسئولیەتە دەوڵەمەندی تەکلیفە تەشریف نییە. ئێستا کە دەوڵەمەند بوو ئەوە خوا کردوێتی بە بەرپرس کردوێتی بە مەسئول وە دەوڵەمەند کە ساحێبی پارەی حەقیقی خوایە چونکە قورئان فەرمێ وآتوهم من مال الله الذي آتاكم. کەواتە ئەمە ئەزانین کە شتێک هەیە ناوی دەوڵەمەندی پارەیە. وەکو وتم دەوڵەمەندی دڵ و نەفس ئەمە گەورەترین دەوڵەمەندیە کە ئینسان هەوڵی بۆ بات کە ئینسان بەدەستی کەوێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی دەوڵەمەندی ئەوە نییە کە کەثرەتی عەرەض هەبێ واتە سەروەت و سامانە زۆر بێ بضاعت زۆر بێ کەل و پەل و ئەو شتە زۆر بێ. ئینەما الغینە غینە النەفس. دەوڵەمەندی نەفسە کە ئینسان لە کەم کە هەیبوو هەر دەوڵەمەند بێ کە هەیبوو زیاتر کاتی کەمیەکە بیر نەچێتەوە. گۆڕانکاری لە زاتیا بەرەو باشتر و ئیجابی بوون بێ نەک بەرەو خراپی بوون بێ. بە هەندێ پاساو بۆ نمونە من هیلاک بووم من هەوڵم داوە من شەو نخۆی من کردووە من دەستی باڵام هەبووە حرەکەت لە منەوە بووە فبۆیە ئەبێ بزانم ڕاستە ئەبێ بزانی حەقی ئەم پارەیە چۆن سەرفی کەیدووە چۆن پیاەیەکی چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە قیامەتە لا تزول قدم عبد يوم القيامة حتى يسأل عن 4
یەک هەنگاو ناتوانانی هەنگاو بنی لە قیامەتە هەتا 4 پرسیاری لێ نەکەن. یەکێ لەوانە عن مالیهی لەسەر پارەکەی من ئەین اکتسبەوە فیما ئەنفقە لەکوێ بەدەستی کەوتووە و چۆن لە چیژە سەرفیەکات. بۆیە ئەمە هەمووی ڕێخۆشکەرێک بێ بۆ ئەوەی کە نەفسمان دەوڵەمەند بکەین، کە دڵمان دەوڵەمەند بکەین، کە ناخمان دەوڵەمەند بکەین، کە بتوانین ئێمە پارەکە بکەین بە بەندەی خۆمان، نەک ئێمە بین بە بەندەی پارەکە. یعنی ئێمە سەید بین لەسەر پارەکە بکەین بە بەندەی خۆمان مامۆستانی چۆن بتوانین ئەوە کۆنتترۆل بکەین کە تاکێک نەبێت بە بەندەی پارە. بە 4 هۆکارەتوانین. یەکەم ئەو حقیقەتەمان لا دەرکەوێت کە ڕەزاقی وحید و حقیقی خوای پەروەردگارە جەل جەلاله و هەتا یەک دنگ برنجمان بێ لەسەر ئەرزە هەرە بێ تاویکەم اینجا من ئەو مەوت و وەفاتەی کە لەسرم نووسراوە ئەو مردنی لەسەر نووسراوە اینجا ئەگەڕێەوەم بۆ لای پەروەردگار کەواتە ڕەزاقی حقیقی خوای پەروەردگارە. بەڵام لەگەڵ ئەوەژە کە ڕەزاقە تۆ نابێ من چاوەڕێ ئەوە بکەم لە سەربانەوە بچمە سەربان وڵا بۆمە بارێنێ. نە هەموو شەوێک سونەتە ئینسان سوورەتی مولک خوێنێ کاتی خەو یەکێ لە ئاەتەکانی فەمشوو فی مەناکیبیها وەکولوا من ڕزقی کەواتە ئەبێ مەشی لە مەناکیبی سەر ئەرزە هەبێ و سەعیم هەبێ هۆڵم هەبێ و بچم بە دوایە. بەڵام لەگەڵەوەیژە وەکو ئیمامی غەزالی فەرموویەتی کاتێک کە پارەکەت پیا کرد بیخەرە دەستەوە مەیخەرە دڵتەوە چونکە کەی لە دەستا بوو ئەتوانی فڕێ بێ کەوتە دڵ مشکلەکە قورسترە بێت. بۆیە هەر بۆیە ئۆروپاش ئەچن گیرفان لەسەر دڵەکەن ئەوە گیرفانە لەسەر دڵ بۆی عیلاقەیەکی تایبەتمەند هەبێ لەگەڵ پارە و دڵە چونکە ئەوە دەلالەتی ئەوەیە. یەکەم بزانیت کە ڕەزاق خوای پەروەردگارە کە زانیت خوا ڕەزاقە لە هیچ کات و ساتێکە خوا تۆ بەجێ نایەڵێ وەخوا تۆ بێ کەلوپەل ناکات چونکە تۆ عریزەت نەداوە دروست بیت خوا دروستی کردویت بغض النظر عن دينك وانتمائك ولغتك زمانك جنسك خوا سەیری ئەوانە ناکە بۆیە سەیرەکەی کوامەی بێدینە جاری وایە زیاتر دەوڵەمەنە چونکە خوا سەیری ئەوش ناکات دەوڵەمەنی جاری وایە شەتارەتە عەرەب وتوانە ئەتیجارە شەتارە زیرەکێتیە عقلی پێداوین خۆی پەروەردگار جەل جەلاله بۆی بچین بە دوای شتەکانە. دووهەم حقیقەتی دنیات بۆ دەرکەوێت کە دنیا چەنە بژیت ئینسان هەرە بێت بگەڕێیتەوە بۆ قیامەت هەر سەفەرێکی لە دوایە کەواتە کاتێککە باسی مردنەکەیت و کاتێککە مردن دێتەوە یادت کاتێککە بەجێهێشتنی دنیایەتەوە یادت هەموو شتێکە لە بەرچاوەکەوێ بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێتی ئەکثیروا من ذکری هذه اللذات زیاد ذکری مردن زۆر بکەن بۆ چونکە ئینسان تووشی عسیان نابێ تووشی لادان نابێ کە بزانی مردن هەیە کە بزانی گەڕانەوە هەیە کە بزانی شتێک هەیە ئەجەلێک هەیە کە دیار نییە نازانی بە لەسەر قەبرستان نەنووسراوە لیلکیباری فەقەت واتە ئەم گۆڕستانە تەنها بۆ پیر و پەکەوتەکانە بەڵکو گەنج کوڕ کچ جوان جەحێڵ 1 ساڵ 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ ئەنا هەموویەچن بۆ گۆڕستان کەواتە حقیقەتی دنیات لا دەرکەوێ و حقیقەتی ئەوە لا دەرکەوێت کە خوای پەروەردگار ڕەزاقە. پێمشت بۆ ئەم مەسئلەیە کە بتوانین ئێمە نەبین بە بەندەی پارە ئەوەیە کە حقیقەتی خودی پارەکەت بۆ دەرکەوێت خودی پارە یعنی ئەم پارەیە کە خوای پەروەردگار داوێتی بە من دەبێت بۆچی داوێتی بە من ئایا و جەمع عەمالە و عەدەدە مجرد بۆ ئەوەی کە من کۆی کەمەوە بیژمێرم گەورەترین دەوڵەمەندی عالەم بریتانی پێش چەند ساڵێک یەک ژوور پارەی هەبوو یەک ژوور پاوەن کاتێک کە ئەچێتە ژوورەوە دەرگاکەی لەسەردا ئاخرێت دەرگای ئەو قاسانی دەرگای ئەو ژوورانش دەرگای احتیادی نییە ئەلەمنیۆم و نازانم PVC و تار و تەختە نییە بەڵکو دەرگای قاسەییە چوە ژوورە دەرگا نەکرایەوە هەرچەند هەوڵیە دەرگا نەکرایەوە دەستی خۆی بڕی بە خوێن لە دیوارەکەی نووسی دەوڵەمەندترین کەسی عالەم بە برسێتی مرد تۆ برسیت مەگەر ئەو پارەیە چی لێکە خواردنێکە بۆ هێنێ لەو دەقا بۆ پارەکەش ناخورێ فبالتالي حقیقەتی عملەکەت بۆ دەرکەوێت کە عملە هاتووە مجرد يعني بۆ ئەوەی تەداول بێ لە بینی خەڵکە بۆ ئەوی بتوانیت ژیانی پێ دابینکەی بۆی بتوانی سەعادەتی پێبێنی بۆی بتوانی بەختەوەر بیت جا پارەیە کە تۆ تووشی تەعاسەت و ناڕەحەتی و زەیقەت و سەیت هەڵگرتنی و حەرەزبوونی و بۆ ئیمامی عەلی فەرمووی عليك بالعلم بكابراي وتوتي علم باشتر لبارة وتي بو تي چونك علم حراستك بس بارتو حراستيكي بارة جاري واي لي تبي بقولي شير وانيا سفري اكي نازاني تشيلي بكي باريكي زوري هبي لمالو ايوا هي ضل جناية ببابو بانق اونا يعني ارتباط بيوندي الرؤيا ولا بين الروح باركيه بويا جاري واي خيزانك خليك سوي بيتو بو عيادك نايبه بو عيادك قرفاني يجي بر جا عمري او بياو نمين عمري باركي جي نمين كواتب
حقیقەت و ماهیەتی پارەکەمە بزانین کە ئەم پارەیە کاتێتە دەستمان تەنها بۆ مامەڵەکردنە، تەنها بۆ تەمشەی ژیانی خۆمە، تەنها بۆ ئەوەیە کە من دڵخۆش بم دابین ئەوانەی کە پێویستمە دابینی کەم بۆ خۆم، نەک جاری وا هەیە چەنەها سەفتەی هەڵاوەتەوە بەڵام دەستی تێی ناچێ. وەکو وتم زانایان قسەیەکی جوانیان کردو وتیانە پارەیان ئەبێ بە سەییدێکی قاسی یان ئەبێ بە عەبدێکی زەلیل. بە ئینسان ئەبێ هەوڵ با بیکە بە عەبدێکی زەلیل ئەم سەیید بێ بەسەریەوە کۆنتڕۆڵیکە و بتوانێت دەستی تێخا، بتوانێت مامەڵەی پێ بکە، بتوانێت سەرفیکە، بتوانێت طبعاً بە حەق. ئێمە یەکێ لە شکرانە بژێر و یەکێ لە حەمد و سەنا ئەوەی کە حەمد و سەنای خوا بکەی لەسەر پارە ئەوەیە بە حەڵاڵی سەرفیکەی. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم چی فەرموو؟ فەرمێتی نیعم المال الصالح للرجل الصالح. باشترین پارەی حەڵاڵ بۆ پیاوی ساڵح باشە کە سەرفیکە، و باشترین دینار ئەو دینارەیە کە ئینسان سەرفێکە بۆ مناڵەکانی، سەرفێکە بۆ خێزانەکەی، سەرفێکە بۆ کەسوکاری کە نایەڵێ فڵان کەس بێتاقەت بێ لە بێپارەیە، لە فەقیریە، لە هەژاریە، لە بێکاری و لەداریە. زۆر جەریمەیە، زۆر یعنی ستەمێکی زۆرە ئەیکات ئەو کەسەی کە ئەچێت بە دەرزەنج لێنێتەوە بۆ مناڵەکانی بەڵام دراوسەکەی بێباوکێکە خەریکە سوێ بێتەوە بۆ کاو بۆ یەک بۆی ناکڕێ. والله العظیم هەر هەمومان دەستمانە بێ بەدەستیەکەەوە بێ هەموو ژبان وەکو تەزبیح واین و وەکو زنجیر و سیلسیلەوەین ئەبێ هەچ کاتێک کەسێکە بینی تۆ بەرپرسیت لێ بۆ ئازانی وەک بەرزەکی باران تۆ نەجاتە بێ ئەبەدەن نەجاتێ نابێ. ئینسان حتا لای ناموسڵمانەکانیش ئەو حقیقەتە دەرکەوتووە کە بەرپرسیارەتی ئینسانیەتی لەسەرە، نەک چ جای ئەوەی کە ئینسان خۆی بە مسلمان بزانێ و بڵێ قیامەت هەیە و بڵێ خوا هەیە و بڵێ منی دروست کردو و بڵێ پارەی داومەت هەیە کە من ئەبێ خۆم بە مەسئولی خەڵک بدانم. بۆیە هەمووی ئیسا ئەزانێت کە شتێک هەیە ناوی ئینسانیەتە. جا بۆیە دەوڵەمەنی نەفس و دڵ گەورەترین دەوڵەمەنیە، چونکە ئەگەر ئینسان نەفسی دەوڵەمەند نەبێ، دڵی دەوڵەمەند نەبێ، هیچ کاتێ دەوڵەمەند نییە ئەگەر پارەی دنیاژی هەبێت. زۆر باشە مامۆستا لەپاڵ ئەوەدا کە تۆ باسە کرد ینی زۆر ئێمە ئەو قسەیەمان بیستووە کە ئەڵێ کفن گیرفانی نییە، بەڵام لە دوای مردن کاری چاکە هەروەها ناوبانگێکی چاک یادەوەریەکی چاک لە دڵی خەڵکە ئەمێنێتەوە. لەسەر ئەمە چی دەڵێ؟ ینی ئەکرێ ئینسان لە کاری چاکەدا دەوڵەمەند بێت، دەکرێت ئینسان لە ناوبانگێکی باشە دەوڵەمەند بێت؟ یعنی تۆ ئینسان با بڵێن دەوڵەمەنێک پارەیەکی زۆری هەیە ئەتوانێت ئەو پارەیە پێش خۆی خات، ئەتوانێت بۆ پارەیە سومعەیەکی باش دروستکا بۆ خۆی، ئەتوانێت بۆ پارەیە مێژوو تاریخێکی باش دروستکا بۆ خۆی، ئەتوانێت بۆ پارەیە سەدەقەیەکی جاری دروستکات، هەر لە کەم کەم و لە زۆر زۆر هەر لە گڵۆپێکەوە بیگرە لە شوێنێکا داینی هەرتا تابوتێ لە مزگەوتێکە، هەرتا ئەچێتە دارولئەیتامێک، هەرتا ئەچێتە مستەشفا و خەستەخانە و مستەوسفێک، هەرتا ئەچێتە مزگەوتێک، هەرتا ئەچێتە حەدیقەیەک و سەوزیەک و ئۆکسیژنێکی باش بۆ ئەو خەڵکە بۆی هەڵی مژێ و نەفەسێکی باش هەڵمژێ. بۆیە دەوڵەمەنی جۆری زۆرە، یەکێ لە جۆرەکانی دەوڵەمەنی چییە؟ دەوڵەمەنی عەقڵە کە ئینسان عەقڵ لە عەقڵا دەوڵەمەند بێ، ژیر بێ، بزانێ بۆیە کەسێک کە ژیر نەبێ پارەی دنیای هەبێ هیچ جاری وایە ئینسان مستەلەحێکمان هەیە لە فیقی ئیسلامیە پێوتێ کەسی سەفی ئەوەیە کە ژیر نییە بێ عەقڵە، دەفتەرێکی بێتی ئێوارە دوو لە ڕووی جەناب و بیسەری بەڕێز ئێوارە سەرفێکا دێتەوە یەک فلسی پێ نەماوە، ئەمە لە شریعەتی ئیسلامیا بێ حیجری بخەیتە سەر، کەواتە دەوڵەمەنی عەقڵ زۆر دەوڵەمەنیەکی مهمە، ئینسان لە عەقڵا دەوڵەمەند بێ، لە ژیریە حکمت بە حکمت بێ، زانا بێ، دانا بێ کە بتوانێ کە خەڵک ڕووی تێکات، هەچ کەسێ لە قابیت بدات بێ مشکلەیەکی بۆ حەلکەی ئەو دەوڵەمەنیە بۆ تۆ، ئەوە گەورەترین دەزمایە بۆ ئینسان. دەوڵەمەنیەکمانەیە دەوڵەمەنی ئەخلاق، ئینسان هەوڵ بات ڕۆژ بە ڕۆژ خۆی دەوڵەمەند کات لە ئەخلاقی جوانە، لە ڕەوشتی بەرزە، لە ڕەوشتی شیرینە، هەمیشە گەورەترین دەستکەوت ئەو دەستکەوتەیە کە ئینسان بەدەستی هێنێ پێ وترێ سومعە، سومعەیش ئیعتیمادی کولی لەسەر ئەخلاقە جوانەکانە، شتە بە بەهاکانە، ئینسانە بێ بزانێت چۆن مامەڵە ئەکات لە ژیانە، لە زمانە، لە قسەکردنە، لە تەسەڕفە، لە ڕۆشتنە. عەبدوڵعومەری کوڕی عەبدولعەزیزە فەرمێ دوو کەسەیە زۆر جاهیلن، ئەگەر پارەی دنیا ژیان هەبێ هەر جاهیلن. تیان کێ؟ تی ئەو کەسەی کە سرعة الالتفات هەر ڕاو ئاوڕێتەوە لە کۆستەرێک ئاچێتەوە ماڵ 24 ساعت سەیری ئەو خەڵکە ئەکا، وازانێ فەرزە لەسەری هەچ کەسێ بینێ بێ ئەو تماشایەکی بکە، بەڵکو لە ئەسڵا ئەوەیە کە تۆ لە ماڵەوە بۆ لە گەراجەکەەوە بۆ ماڵەوە لە بازارەوە بۆ ماڵەوە لەو کۆستەرەیە ئەسڵ وایە کتێبێکە بەدەستەوەی خۆ مەشغوڵکەی، ئەسڵ وایە هیچ فۆنێکی لە گوێ بێت خۆت بە شتێکی باشەوە مەشغوڵکەیت، ئەسڵ وایە زیکرێ بکەیت، ئەسڵ وایە فکرێ بکەیت، ئەسڵ وایە ئینسان سەرێ داخات گەورە ئەبێت لای کەسەکان. کەسێکە کەسی دووهەم فەرمووی
ئیجابە یان سرعة الجواب پرسیار لە منەکەی ئەو جوابێتەوە پرسیار لەوەکەیەکی کە قسەکات ئەمانە لەگەڵ ئەوە فەقیرن داماون ئەمانە هیچ دەوڵەمەندێکی ناخیان نییە لە ناخەوە دەوڵەمەند نین دەوڵەمەندێکی ئەمانە دەوڵەمەندی صحت تەندروست ئینسان کە جەستەی تەندروست بوو بە پارەی دنیات هەبێ جاری وا هەیە نەقسێک هەیە هەموو پارەکەت هەیە بەس بیگەڕێیتەوە کەسێک هەیە مناڵی نابێت دەفتەرەیە بەس مناڵێکی بێ کەسێک هەیە دەستی ئەقرتێت ئەچێت دەستە سناعیەکە ئەچێ بۆ کوامەی باشە لە ئەوروپا ئەوە ئەکات کە پارەی هەبێت بەڵام هەر بەقەدەر دەسەکەی خۆی نییە بۆیە صحت یەکێکە لەو دەوڵەمەندیانەی کە خۆی تەعالا ئەیا بە ئینسان قەدر و قیمەتی نازانین هەرتا تووشی خەلەلێک نەبین قەناعەتی هەبێت جەنابەت یان من لە وەزیفەکەم کاتێک کە تووشی سەرێشەیەگە بین بەیانی هەڵەسین 5-6 تەلەفۆنەکەی بۆی غایبمان نێن بۆی پارەکەمان نەبڕن بەڵام ئەو ڕۆژە کە سویچی ڕۆژەکەمان بەدەست خوایە ئەو ڕۆژە ئەگەر بیت بۆ داوامەکەیژە زەوقی نییە بیت بۆ داوامەکەیژی ئیشەکەت بە باشی ناکەیت کەواتە یەک نیعمەت لە صحت و جەسەدا خوا لێت گرێتەوە تووشی خەلەلێبی بەسیطترین نیعمەت بێ ناڵێم لا سامح الله پەنجە قرتاندن و پەنجە بڕین و دەست بڕین و قاچ قرتاندن و ئەو شتانە و ئینەما ئەبسەط شی کە سەرێشەیەکە ئینسان جەوی نامێنێ بۆیە صحت گەورەترین دەوڵەمەنی زۆرە بڵین بۆیە ئینسان هەوڵ بات دەوڵەمەنیە معنەویەکان خۆی تیا چڕکاتەوە لە دەوڵەمەنە معنەویەکانە خۆی دەوڵەمەند کات دەوڵەمەنی مادی مادە ڕۆژەکەی سەجەناب ڕۆژی وا هەیە 300-400 لەو جامتاتایە ڕۆژی واژەی 25,000 تەنها دانەیەکی سوور هەیە لە جامتاکەتە ڕۆژی ڕاتبیش دەهانێ ڕاتفەکە و فولەکەیتە ناو جامتاکە ئیتر ئاوایە دنیای پارە بەڵام دنیای ناخ جیاوازە پارەی پێ نییە بەڵام زەوقی هەیە پارەی پێ نییە حەمد و سەنای خواکە کە نەقسێکی نییە پارەی پێ نییە کە ئەخلاقی جوانە پارەی پێ نییە کە لە پێناوی مەبدەئەکانە ئەژی یعنی تەنازل ناکە لە مەبادئی تەنازل ناکە لە ئەخلاقیاتی ئێمە زۆر خەڵکمانەیە لە پێناوی پارەیە تەنازلی کردووە لە شەرەف لە پێناوی پارەیە تەنازلی کردووە لە جوانێتی لە پێناوی پارەیە تەنازلی کردووە لەو باڵا بەرزیی لە پێناوی پارەیە تەنازلی کردووە لە هەموو بەهاکان لە هەموو مەبدەئەکان لە دواییژە جاریوا هەیە کابرا یعنی نیەتەکان ئەگۆڕێ یاخود شتەکان ئەگۆڕێن کابرا ئەچێت بۆ مزگەوت بۆ ئەوەی بچێ بۆ دەبلیوسی بەڵام لە مزگەوت تا ئەمرێ ئەڵێن وەڵا لە مزگەوت تا ئەمرت کابراژ ئەچێ بۆ دوو لە ڕووی جەنابەت و بینەری بەڕێز ئەچێتە مەلهەیەک و داعوە بکا بۆ خوا بەڵام لە مەلهەکەی ئەمرێ ئەڵێن وەڵا لە مەلها ئەمرت خۆ نازان چۆ بۆ داعوە بۆیە جاری وا هەیە تۆ ئەچی بۆ ڕیشمێڵیش دانی فبالتالي بەس بچی بۆ شتە بەرزەکان شتی بە بەهاکان شتە بە قیمەتەکان شتە مەبدەئەکان کە لە پێناویە بژیت و بۆی بژیت و خەریکی بیت و نەخلیسکەیت ئەخر دنیا ئیمامی عەلیە فەرمێ پارە زۆر مشکلەیە بەڕاقە سەحارە پارە سحر لێکە پارە بەڕاقە یعنی بریقەیەت لە قورئانە کاتێ باسی نێرینە و مێینەکە کە باسی پارە بێ بەڵام لە مەواقیفە باسی ڕیجالەکە باسی پیاوەتیەکە کاتێ باسی میراتیەکە ئەفەرمێ فەللذەکەری مثل حظ الأنثيين کاتێ باسی مەواقیفەکە من المؤمنین ڕیجال صدقوا بۆیە دەوڵەمەنی مەبادئە دەوڵەمەنی وەکو وتمان ئەو دەوڵەمەنی سمعە و کە حتا پارەکە بخەیتە خزمەتی ئەو شتانە ئیمامی عوثمان دەوڵەمەندترین سەحابی بوو لە معرەکەی تەبووکە یەک فرسیان پێ نەبوو موسڵمانان 900 دانە حوشتری هێنا لە ڕوایەتەکە کەمتر یەک بیری کڕی پێغەمبەری خوا فەرمووی خەریب و ئەمردن لە تینوێتیە فەرمووی هەچ کەسێ بیری ڕۆمە بکڕێ فەلەه الجەنە چوو بۆ لای کابرای هیچ پیاوێکی جوولەکە بوو وتی بیرەکە بای چەنێ وتی بای 12,000 دیرهەمە وتی بابە زۆرە وتی کەمی نییە وتی باشە نیوەیە کڕم وتی چۆن نیوەی وتی ڕۆژێ بۆ من ڕۆژێ بۆ تۆ یعنی 6,000 مێتی وتی بەڵێ ڕۆژێ بۆ من ڕۆژێ بۆ تۆ ئەو ڕۆژەی کە سەرەی ئیمامی عوسمان بوو نەیەفرۆشت بە یەهودیەکانی ژەود وەرن بیبن فی سەبیل الله بۆیە ڕۆژی دووهەم کابرا بێ هیچ ئەمایەوە نەیەفرۆش تی با ئیمامی عوسمان تۆ من شکاند من وێران کرد من هاڕی تی چی بکەین وتی لێم کڕەوە تی بەسەر چاو تی چەند وتی شەشەکەی کەم وتی شەشی چی تی 500 دیرهەم تێمێ ئەو فەلسەفەی ئیمامی عوسمانی سێ لە ئەوروپا ئەخوێنرێ پارەکەی خستە خزمەتی مسلمانان بەڵکو نەک مسلمانان خەڵکانی دیکە ئینسان بۆیە پێغەمبەری خوا فەرمووی عوثمان ئەم موقیفەی تۆ خوا بیری ناکە بۆت لە لەفظێکی ئافەرمێ ما ضر عوثمان ما فعل بعد اليوم عوثمان تووشی هیچ زەرەرێ نابێ هەرچی بکات لە دوای خۆزانە ئیمامی عوثمان هیچ ناکە هیچ خراپەیەک ناکە بەڵام
ئەو تەشجیعەکە تەحفیزێکە هاندانێکە بۆ خەڵکی کە ئینسان تەسخیری دەوڵەمەندی بکات بۆ قیامەتی تەسخیری دەوڵەمەندی بکات بۆ ژیانێکی باش دروستکە بۆ سومعەیەکی باش بۆ تەریخێکی باش بۆ ڕقەی سپی بێ دەستی بە دەست نوێژ بێ دەستی بە خەڵکەوە بێ دەست بێنە بەسەردای بێ باوکێکە لەگەڵ ئارامیل و بێوەژنەکانە بێ خسخانەی هیوا و چەنەها خسخانێکە کە ئیسە معاناتی نەخۆشیانەیە شێری مەدان ئەو کەسەیە کە بچێت یارمەتیان بات شێری مەدان ئەوەیە کە دنیا و قیامەت بۆ خۆی بێنێت یەک دوعای ئافرەتێک بای هەموو دنیاە بۆی هەموو پارەکەی ئێنێ بۆیە دەوڵەمەنی وە کوتم دەوڵەمەنی زۆرمان هەیە بەڵام باشترین دەوڵەمەنی ئەوەیە کە ئینسان نەفس و دڵی تێر بێت مامۆستا زۆرجا ئەوە بینین کەسانێک لە قمەی دەوڵەمەنی مادیدا دواتر ئیفلاسیانن دواتر مایە پوچە بن لەم دنیاە نەک ئەو دنیا داهاتێک لە دەستیان نامێنێ هەژار دەبن ئەمە چۆن بەراورد ئەکرێ بە دەوڵەمەنی معنەوەیەکەی کە تۆ ئێستا بۆ ئێمەت باس کرد ینی لە دەوڵەمەنی معنەویدا مایە پوچبوون هەیە ئیفلاسبوون هەیە ئەوی تەنها دەوڵەمەنی معنەوی و دەوڵەمەنی ناخ مایە پوچ و ئیفلاسێتی تیانی تەنها دەوڵەمەنی ئەخلاق مایە پوچ نابێ ئینسان بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی جاری وا هەیە دنیایە پارەی هەیە دنیایە سەروەت و سامانی هەیە بەڵام لە قیامەتا کاتێک کە ئەبینێتەوە شتم هذا وأكل مال هذا وضرب هذا إهاني أوي أكردو لوي أداو باري أوي أخواردو دسي أوي أبريو شتي خرافي برامبر أو أكرد لا أصلا أو مفلسي قيامتي لا أصلا أو مفلسة ككسيك بدر روج به ككسيك أخلاقي ساغنا به ككسيك سمعي سليم نبيت جاري وهي باريجي هي إفلاسكات بەڵام ئەگەڕێتەوە ئینسان ئەگەر مەبدەکان لە دەستنەیات ئەگەر پارەکەی حەڵاڵ بوو بێ بەڵام قەناعەتی هەبێ زۆربەی جار ئیفلاس بوونی ئەم واقعی ئێمە کە ئیبینین هەمووی لە ڕێگەی غێر حەڵاڵەوە دەستی کەوتووە لە ڕێگەی غێری مەشروعەوە دەستی کەوتووە بۆیە لە پڕێ ئەبێ بە ئاگر و ئەگەر خۆی نەسووتێنێ پارەکەی هەمووی ئەسووتێ بۆیە ئێمە ئەڵێن خۆمان بە ڕابێنین لەسەر دەوڵەمەنی ناخ و دڵ و نەفس بۆ ئەوی ئەگەر تووشی ئەوەش بووین بەلامانەوە ئیشکال نەبێ هیوا هەیە تووشی ئیفلاس بووە خۆی ئینتیحار کردووە هیوا هەیە تووشی ئیفلاس بووە تووشی کەئابە بووە تووشی نەخۆشین دەرونی و نەفسی بووە دەستی بردووە بۆ شتی کە لە ڕێگای کەوە خۆی دەوڵەمەند کردوتەوە بۆ لەبەرەوەی ئەساسی دەوڵەمەندێتی بەو جۆرە نییە کە خوا ئەوێ ئەساسی دەوڵەمەندێتی ناغ نییە دەوڵەمەندی باڵتینی نییە دەوڵەمەندی دڵی نییە دەوڵەمەندی نەفسی نییە بۆیە کەسی مفلیس ئەو کەسەیە کە مفلیسە لە هەموو شتە جوانەکان شەرتیش نییە کەسی مفلیس ئەو کەسە بێ کە پارەی پێ نەبێت وەکو وتم بۆیە وتیان پێغەمبەری خوا ئافرەتێکەیە زۆر سەدەقە ئەدات زۆر نوێژکەرە زۆر ڕۆژوەگرێ سەدەقەی ژیاوتی ئارە وەڵڵا ئەو نەزەکات و سەدەقەی هەیە ئێوتیەوە لە بەهری باشتە تیان ئەی پێغەمبەری خوا بەس یەک سیفەتی زۆر خراپ تیان چییە تیان عەزێتی دراوسێکەی ئەدات کەواتە لە ئەخلاقا فەقیر بووە لە ڕەوشتی جوانە فەقیر بووە فاقید بووە نەیتوانیوە بیبەخشێت ئەخر دەوڵەمەنی ئەبێ بیبەخشی ئیسە زەکاتی پارە چییە پارە زەکاتی هەیە کە زەکاتەکەی ئەو معروفە لە ١٠٠ دوونی و ئەدەی بە فەقیر لە ئەخلاقی جا زەکات هەیە کاکە ئەبێ بیبەخشی ئەبێ خەڵک فێرکەی ئەبێ خەڵک تێرکەی ئەبێ بەدەم خەڵکەوە بی ئەبێ وشە و جوان بێ زمانە جوان بێ بیجاوە اینجا بیهاوە ئەبێ بزانی چۆن مامەڵە ئەەکەی ئەبێ وشەکانی قوبولە نەبن ئەبێ دوان لە یەک نەکات دو عەشر لە یەک نەکات دو عائیلە لە یەک نەکات ژن و مێردە لە یەک نەکات ئەبێ وشەکانی پینە بێت پینەی پێ بکەی پاراسی تامۆڵ بێت خەڵکی پێ دامرکێنیتەوە ئەمەیە ئەخلاقی جوان ئەبێت تۆ دەستی سوڵحت هەبێ ئەبێ دەستی یارمەتیت هەبێ کاکە جاری وا هەیە دراوسێکە یارمەتی تۆی مجرد بەوە ئەوێت دڵی بیتەوە پێوترێ مواسات بەس مواسات جاری وا هەیە ئەخلاقی جوان و دەوڵەمەنی ئەوەیە تۆ لە مناسبەیەکە حزورت هەبێ تۆ لە تەعزیەکە شێری مەیدان بی حزورت هەبێ جاری وا هەیە دەوڵەمەنی ئەوەیە کە کەسێک ئەبینی وەفاتەکات 500 کەس بە پێ وێساوە لە تەعزیەکەیە ئەمە دەوڵەمەنیە جاری واژەیە مەلاین ممەلیەنەی هەیە بەڵام لە تەعزیەکەیە 2 کەس نبینی لە نوێژی جەنازەکەیە 40 کەس نوێژی لەسەر ناکات 10 کەس نوێژی لەسەر ناکات بەڵام جاری وا هەیە کەسێک زۆر فەقیر حاڵ بووە حەسەنی بەسری کە وەفاتەکە نوێژی عەسل لە بەسڕەیان ناکرێ هەر هەمووی لەسەر قەبرانە بێ هەر هەمووی بەدەم جەنازەکەیەوە بێ مزگەوتەکان نوێژی جەماعەتی تیا ناکرێ ئەمە دەوڵەمەنیە ئەمە قووەتە ئەمە شتێکە کە ئینسان ئیشی لەسەر بکات ئەمەیە کە مناڵەکانمان فێرکەین ئەمەیە کە خۆمان لەسەری ڕابێنین ئەوە نییە کە هەوڵی بۆ بدەم 24 ساعات لە پێناوی پارەکەیە مناڵیش نەبینم
لە پێناوی پارەیە یەمەوە خەوتووە بەیانی زوو دەرەچم خەوتووە یاخوا دەستی خۆش بێ لە ش ساغ بێ بەڵام وەعتی كل الذي حق حقه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هەموو شتێ مافی خۆی بدە پارەش پیاکە واجبە لەسەرێ ئەیشیش بکە واجبە لەسەرێ کەسابەت کە واجبە لەسەرێ بەڵام تربیەتیش واجبە لەسەرێ بەڵام ئەخلاقی جوانی واجبە لەسەرێ هەموو هەفتەیەک ڕۆژی جومعە کۆیان کەرەوە لەسەر سفرەکە و باسی بەهای جوانیان بۆ بکە بەڵام باشترین ئەوەیە کە تۆ کە جەنابت و هاوسەرت کە ژن و مێرد باشترین ئەکتەر بن لە ژیانی مناڵەکانیان کاتێک کە 5,000 بە فەقیرێک بچۆ بێ بە مناڵەکەت هەرمەڵی با فێر بێت دەستی ڕابێنە کاتێک کە فەقیرێک ئەبینی لە تەلەڤیزیۆن فرمێسکێک بێتە خوارەوە با مناڵەکە بتبینێ بڵێ فعلا ئەمە باوکم خەمی فەقیرێکیەتی نەک بن بەدەم بستە خواردنەوە بستە خۆم و تو خوا داماوە بستەیژە خۆم یەک لە دوای یەک بستە خۆم عالم تو خوا داماوە ئەم بستە خواردنەوە لە چێ بێ زەحمەت فبۆیە ئەبێ ئێمە هەر قسە نەبین چکەم وەکو وتم ئێمە ئەکتەرین لە ژیانی مناڵەکانمانە مناڵ هەموو شتێ وەرەگرێ والله العظیم هەرج مناڵێکی هادی و لەسەر خۆت بینی ئەوە لە جەوێکی هادی ئابوو هەرج مناڵێکی متعصب و تۆڕە و لە باتی ئەوەی مناڵێ جنۆکەیە والله العظیم لە بیئەیەکی خراپە پەروەردە بووە قەناعەتی هەبێ جاری وا هەیە ئافرەت هەیە حامیلەیە ئەڵێن باسی مەکە چی باز مەکە خۆ شافعی نابێ من نەزانم چیە بێ جنۆکەیەکێ بێ بەسەر ئەو دیوارانەوە بێ چونکە دایکەکە ئەبینم چۆرە مناڵەکەیژی ئاوایە کاتێکە ئەچی بۆ ماڵێک ئەم ژنە ئەبینی سێ مناڵی هەیە واکە بە مۆبایل عیب و شوورەی لە عەقڵا هێشتا مراهقە شووی کردووە سێ مناڵیە بەڵام هەر مراهقە ئەمە مشکلەیە ئەمەیە کە ئێمە هەوڵ بین خۆمان بگۆڕین ناخمان بگۆڕین هەوڵ بین خۆم بناسم سەرجەناب بەس خۆت نیت خۆت و خۆتیت ئەبێ ئەوە تۆی جارجار گۆرانی بۆ خۆتەڵی ئەوە تۆی جارجار شتێک بۆ خۆتەڵی خۆت گوێت لە خۆتە بۆیە ئیش لەسەر خۆتکە خۆت دەوڵەمەندکە خۆت بەقەوەتکە خۆت بتەوکە لە بەردەم مشکیلەکانە با نەشکیت لە بەردەم گرفتەکانە با نەهاڕین لە بەردەم موسیبەتەکانە باڵابەرزی بمێنینەوە با ملکەج نەکەین تەنها بەس بۆ خوا بۆیە سوجدە ئەبم بۆ ئەڵڵا بۆی ملم بەرز بێ بەرامبەر عەبدوڵڵاه ئەمە فەلسەفەی سەجدەیە بۆیە سوجدە ئەبم بۆ خوا کە ڕازقە کە من دەوڵەمەنەکە بۆ ئەوەی مەرایی و مامەحەمەیەتی و پانکردنەوەم نەوێ بۆ کەسیکە بۆی چاکەت بۆ کەسیکە نەسڕم دەسی پیانێنەوە دەوڵەمەنی تەواضوعە دەوڵەمەنی ئەوەیە کە ئینسان حەقیقەتی خۆی بزانێ لە خۆی نەگۆڕێ نەڵێ من خریجی فلان جامیعەم هەر هەمومان لەگەڵ ڕێزمان بۆ جەنابەت و بینەری و بیسەری بەڕێز هەمومان خریجی مەجاری بەولی هەر هەمومان لە مەجاری بەولیەوە هاتوین ئەم حەقیقەتەمان لە یەکلا بێتەوە بۆیە کەس دڵی بە شتەکان خۆش نەبێ ئەو نەبە دڵم بەشت خۆش بێ کە سومعەم باش بێ کە ئەخلاقم جوان بێ کە دەسم لە دەستی خێر بۆ مقابل ڕاکێشم کە لە خزمەتی خەڵکا بم کە دەست و دەم و گیرفانم بە خەڵکەوە بێ کە هەمیشە لە یعنی خواپەرست خاگویست خۆنەویست خەڵکویست ئاوا بەم خیانە ئێمە باڵامان بەرزە بێت قامەمان هەمیشە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاسمانە چین بۆیە ئەگەر کاتی ئینسان بچێ بەرەو مادیات شتە جوانەکان لە شقی باڵێن وەگەڕنەوە بۆ ئاسمان لەم ناوە نامێنن ئیسا ئەوروپا چیش کاندوێتی مادە ڕۆحیتیان نییە هەرتا بەیانی من و جەنابە بچین بۆ ئەوروپا یەک دینارمان پێ نەبێ ئیستیعدادی نییە ئەوروپی دینارێکمان یۆرۆیەکمان باتی لەفەیەکی پێ بکڕین کە لەفە بێوەریژ نییە بە 10 یۆرۆیە لە هەموو ئەوروپایە کەس داوەتی چایەکەی ناکات مەگەر بە مقابل نەبێ ئەگەر مقابلەکە یان مادی بێ یان معنەوی بێ دوو لە ڕووی جەنابەت و بیسەری بەڕێز بۆیە ئێمە ئەبێ ئیش لەسەر ڕۆحکەین مادەش پێویستە بەڵام مادە بخەینە خزمەتی ڕۆحەوە زۆر باشە زۆر ساز و مامۆستا دیاشە مامۆستای زانکۆ سپاس بۆی لەگەڵمان بووی مامۆستا سەلامەتی زۆر سپاس خۆشەویستان و چانێکم دەبێت و دەگەڕێمەوە لاتان